شنگال کچا کوردستانیا کوڕێ کوردستانیا مەناوێ جیای شنگالێ اشتیاش کوردستانی قۆڵبە مەناوێ شنگالش ئەربیل و شەولێر و دهۆک و سلێمانێ و دەبەرێت کوردستانی قۆڵبە و بژیت کوردستان. براستی پیشندانامە اشبەر یعنی حەقی مای تەبیعی تێتە ونداکردن اشبەر یعنی چ دەم بێ منینە مەجید تەلبە حەقی خۆی تەبیعی کردیە مەجید بێ شنگا لەسەر هەریما کوردستانی بەبێ و مەبخۆ کوردن ئەم نکانە بە ئینسانێکی دیێڕە ئەم بەعیشن حتا تەقالیدێت مە و عادەتێت مەیە ئێنە ونداکردن. گەر بەڕاستی بلبلک بم چی منێت مێرگە هێشی ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە پێویستمان زانی ببینە پردێک لە نێوان ئەو هاونیشتمانیانەی کەوا بەهۆی چەکدارانی حەشدی شعبی شوێن و ماڵی خۆیان جێهێشتووە هاتوون ڕویان لە سۆران و دەوروبەری کردووە هەموو ئەو هاونیشتمانیانەی ڕۆیان لە سۆران کردووە توانیتمان بە پێی پێویست کەلوپەلەکانیان بۆیان دابین بکەین ئەوەی پێویست بۆ بۆمان دابین کردووە تا ئێستا. کوردستان باوەشی بۆ ملیۆنان ئاوارە کردوتەوە لە سووریا لە عێراق لە هەموو ئەو ناوچانەی کە خەڵکی لێ ئاوارە بووە باوەشێکی کراوە بۆ ملیۆنان کەس ئەم ڕۆژکە هاونیشتیمانیان و هاونەتەوەی ئێمە کە خەڵکی کەرکووکە بە ئاوارە حساب ناکرێت بەڵکو میوانی ئێمەن و ئەرکی سەرشانی ئێمەیە کە ئەمڕۆ یارمەتیان بدەین وەک چۆن پێشتر یارمەتی هەموو ئەو ئاوارانەماندا. ئەمە یەکەمکاری نییە و دواکاریشی پێشمەرگە قارەمانانەی کە ڕاستەوخۆ هەر یەک لەو قوتابیانە ئەلبەت دەستگای خێرخوازی بارزانی پرۆسەیەکی گشتگیری دەست پێ کردووە بۆ پاڵپشتیکردنی پرۆسەی خوێندن و بە تایبەت لە پارێزگای سلێمانی زیاتر لە 10,000 جانتا و پێداویستی خوێندن لەو پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە دابەش دەکرێت بەسەر قوتابیە چاوگەشەکان و خۆشەویستەکانە چونکە ئەو قوتابیانە ئایندە و دوڕۆژی نەوەی کورد و کوردستانن. دەستپێکی کارەکانی دەستگای خێرخوازی بارزانیش لە سنووری پارێزگای هەڵەبجە پاڵپشتیکردنی خوێندن بێت دەبێت لە قوتابخانەی سیروانەوە پاڵپشتیەکان پرش و بڵاو بێتەوە بۆ قوتابخانەکانی دیکە و پاڵپشتیکردنی پرۆسەی خوێندن. ئەو دەستگایی دوور و نزیک ئێمە ئاگادارین کە خزمەت ئەکا بە تەواوی سێکتەرەکان بە تایبەتی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە و دوچار بەڕاستی ئەمان داهێنانێکی تازەیان کردووە هەم وشەی بارزانی هەم ڕێبازی بارزانیان گۆڕیوە تەنیا بڕۆیان بەوە نییە کە ڕێبازی بەرزانی ڕێبازێکی شۆڕژێڕیە هەر بە تەنیا ڕێبازێکی سیاسیە هەر بە تەنیا ڕێبازێکی سەربازیە بگرە لە ڕێی دەستگای خێرخوازی بارزانیەوە ئەمڕۆ سەلمێنرا بۆ قوتابیانی ئازیزمان بۆ مامۆستایانی خۆشەویست لە پارێزگای هەڵەبجە و لە قوتابخانەکەمان کە ئەم دەستگایە نێتی خەیری هەیە و عنسوورێکی باشە بۆ خزمەتکردن بە خەڵکی کوردستان